حوتوی ڕابردوو ڕاوێژکاری باڵایی سەرۆکی ئەمریکا بۆ خۆرهەڵاتی ناوەڕاست و زاواکەی جێرد کۆشنەر بۆ وتوێژ تەبارەت بە کێشەی ئیسرائیل و فەلەستینەکان چاویان بە سەرۆکوەزیری ئیسرائیل کەوت. ئەوە دەرفەتێکە بۆ گەیشتن بە ئامانجەکانی هاوبەشمان، ئاسایش و خۆشگوزەرانی و ئاشتی بۆ ئەو مەبەستە بەخێرهاتنتان دەکەم. ئاگاداریم سەبارەت بە هەوڵەکانی ئێوە و هەوڵەکانی سەرۆک هەیە و چاوەڕوانی کارکردن لەگەڵ ئێوەمە. بە لە بەرچاوگرتنی ئەوەی بەڕێوەبەراتی ترامپ هێشتا بە تەواوی پلانەکانی بۆ چارەسەری ئەم کێشەیە دیاری نەکردووە، داخوات چ پێشنیازێک بۆ ئەم مەسەلەیە دێتە ئاراوە. لە کۆبوونەوەیەک لە ئەنستیتۆی خۆرهەڵاتی ناوەڕاست، ڕاوێژکاری تایبەتی پێشوو بۆ سەرۆکوەزیر ئاریێل شارۆن بۆ چارەسەری پشت بە مێژوو دەبەستێت. بێنگۆرین نیشتمان پەروەرێکی ئیسرائیلی بوو. ئەو وڵاتی ئیسرائیلی خۆش دەویست. بڕیاری ئەو سەبارەت بە ئیسرائیل چی بوو؟ ئەو پشتیوانێک بوو بۆ پلانی 180 UN واتە دابەشکردن بوو. ئێوە لێرە و هەموو کەسیش دەزانێت کە ناکرێت هەرچی داوای دەکەی پێی بگەی. خانمی ئیتالیا پێشڕاستی دەکات کە فەلەستینەکان میژوویەکی دوور و درێژیان لەگەڵ ئیسرائیلەکان هەیە و ئەو پشتیوانی لە دیاریکردنی مافی چارەنووسی فەلەستینەکان دەکات. خاچێک هەیە و خەڵکێک هەیە کە دەیان ساڵە تێدا دەژین. کاتێک ئێمە ئیسرائیلەکان جوولەکەکان بڕیارماندا وڵاتی خۆمان لەوێدا بمەزرێنین، خاکەکە چۆر نەبووە. دروستە ئێمە ئەو مافەمان هەبووە و مافەشی پەسەندکراو بوو، بەڵام ئێمە مافی بەشێک لەو خاکەمان هەیە نەک هەمووی. لە کۆبوونەوەی حوتوی ڕابردووی ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی گرتوەکان، سەرۆکی کۆمکاری عەرەب کوتی فەلەستینەکان جێگایەکیان بۆ دامەزراندنی وڵات نییە. بەڕێز سەرۆک، دوای تێپەڕینی 50 ساڵ ئێشتا داگیرکردنی خاکی عەرەب بیرەوەرێکی تاڵ بۆ هەر عەرەبێکە. کات بۆ کۆتایی پێهێنان بە مۆتەکەی داگیرکردنە کە لەسەر سنگمان قورسایی دەکات و هۆیەکی سەرەکی بۆ تەشەنابوونی توندوتیژی، تۆندڕەوی و تۆریزم لە هەموو هەرێمەکەدایە. ڕێکخەری تایبەتی UN بۆ پرۆسەی ئاشتی خۆرهەڵاتی ناوەڕاست، ئەویش پاش 50 ساڵ جەخت لەسەر چارەسەری دوو وڵات دەکات. گەیشتن بە سازان لەسەر چارەسەری دوو وڵات تەنیا ڕێگای دامەزراندنی بنچینەکان بۆ ئاشتیەکی سەقامگیر بە گوێرەی پێداویستەکانی ئاسایشی ئیسرائیل و مافی فەڵەستینیەکان بۆ وڵات و سەروەریە. ئێستا کاتی ئەوە نییە دەستبەرداری ئەو ئامانجە بین، بەڵکو پێکێنانی دۆخ بۆ گەڕانەوە بۆ وەتوشەکان و چارەسەری کۆتایی مەساڵەکان بە گوێرەی برارەکانی UN. ڕێککەوتنی دوولایەنە و یاسای نێونەتەوەیە. خانمی ئیتالیا سەرنجام پێدا دەگرێت کە لایەنی ڕاستڕە و لە ئیسرائیل داوای هەموو خاک دەکات کە ئەمەش بە پێچەوانەی بنچینەکانی سەرەکی وڵاتی ئیسرائیلە. ئێمە کارەساتمان بۆ خۆ دەوێت و لەوەمان کەمتر ناوێت. ئێمە خەریکە وڵاتەکەمان لە کیس دەدەین، چونکە وڵاتی ئێمە لەسەر دوو بنچینەی سەرەکیە، وڵاتێک بۆ جوولەکەکان، دوو وڵاتێکی دموکراتیک دامەزراوە. ئەگەر ئێمە دموکراسی لە کیس بدەین، ڕەوای جیهانی لە دەست دەدەین. دەبێت لەوە تێبگەین کە تەنیا ڕێگا بۆمانەوە وەک وڵاتێکی جێگای ڕێز لە جیهاندا دەبێت بەشێکمان لە خاک هەبێت نەک هەمووی. خانمی ئیتالیا پێی وایە هەموو ئیسرائیلەکان باوەڕیان بە دیموکراسی نییە، چونکە دیموکراسی لەسەر بناخی یەکسانیە و مانای ئەوەیە کە مافی یەکسانی هەم بۆ عەرەب و هەم بۆ ئیسرائیلەکانە. سەلاحی پیرۆتی دەنجی ئەمریکا.